سڵاو و جێگرە خۆشەویستەکانی رادیۆی کوردستان 24 هاوڕێ و ئازیزانی بەرنامەی زمانێمە خۆشحاڵین ئەڵلقەیەکی دیکە کۆمان دەکاتەوە. هاوکارم دلێر سەلیم لەگەڵمە هەمدیز بۆ ئەڵلقەی ئەمجارش. خۆشەویستان ئەمجاریان لەگەڵ دکتۆر مستەفا زەنگەنە هەم نووسەر هەم مامۆستای زانکۆ بابەتێکی تری زمان تاو توێ دەکەین، ئەوێش گروپی وشەکانە لە نێو فەرهەنگی زماندا. لە کوردیدا تەنیا وشەی کوردیمان نییە، وشەیدی هەن، بەڵام چ ڕۆڵێک دەبینن لە زمانی کوردیدا و پۆلێنێک بۆ ئەو چەمکانە دەکەین کامیان لە بنچینەدا کوردین لەگەڵ کام نەتەوەی دیکە هاوبەشیمان هەیە لە چەمکەکان، کام لە چەمک لە بەرەبابی زمانی ئێمەنین و بەشداری لە زمانی ئێمە دەکەن. هەموو ئەمانە ئەوەندەی دەستمان وێ ڕابگا لەگەڵ دکتۆر مستەفا زەنگەنە باسی دەکەین. دکتۆر بەخێر بێی. سپاس دەکەم، سپاسی دەستگای کەناڵی 24 دەکەم و سپاسی بەرنامەکەتان دەکەم کە لەژێر ناوشانی زمانی مەیە. هیوادارم لەم چاپێکەوتنەدا بتوانین هەندێک لایەن لە لایەنەکانی زمان ما بڵێن قسەی لەسەر بکەین و ڕۆنی بکەینەوە جۆگر سوودی لێ ببین. ئەمێدەوارم. دکتۆر، زمان ئەگەر تەنها بەپەتی واتە بەڕووتی تەنیا زمانی خۆت بیهێڵیەوە، چونکە پەتی واتە خواست جا لە هەموو شتێکی دی. پێم وایە دەبێتە دورگەیەکی دابراو لە زمانەکان. پێم وایە بەشداریکردنی لە نێو زمانانی دنیا و هاوبەشیکردن لەگەڵ زمانانی دنیا دەوڵەمەندتری دەکات و ئەویش دەچێتە نێو زمانەکانی دی. تۆ بۆ چونت چۆنن لەم بارەیەوە؟ پێت وایە پێویست دەکات زمانی دیکەوە چەمچی نەتەوەکانی دی بێتە نێو زمانی ئێمە؟ سپاس دەکەم. پێشەکی دەمێ ئێمە ئەوە ڕوون بکەینەوە کە زمان خۆی دیاردەیەکی زۆر ئاڵۆزە و زمان زۆر دیاردەیەکی چڕیشە لە هەمان کاتدا بە ئاسانی ناگیرێ. ینی ئێمە ناتوانین هەموو لایەنەکانی زمان وەکو بڵێ بیکەینە ناو تورەکەیەک و بیدێنە کۆڵمانە بڵێ ئەمە زمانە، بەڵکو لایەنی زۆرە، لە قوپۆپی زۆرە، زانستەکانی جیاوازە، تەنانەت پێناسەکانیشیان جیاوازە. ئێمە ئەگەر تەماشای پێناسەکانی زمان بکەین دەیان پێناسەی زمان هەیە، ڕەنگە هیچیشیان نیانتوانی بە تەواوی پڕی بکەن. هەموو کۆی ئەم پێناسانە هێشتا نەیانتوانیوە پێناسەی زمان خودی زمان بکەن، بۆ چونکە ئەوانەی کە پێناسی زمانیان کردووە لە گۆشەنیگای جیاجیاوە پێناسەی زمان دەکەن. بۆ نمونە کەسێکی کۆمەڵناس زمان ئەبەستێ بە دامەزراندن و بوونی کۆمەڵگەوە جینا زمان بوونینێ لای ئەو کەسێک ئەوانەی کە با بڵێن لە بواری فیزیادا کار دەکەن زمان ئەبەستن بە دەنگەوە و هەروەها کەسێکی تر و کەسێکی تر و کەسێکی تر هەر یەکەم لە دیدی زانستی خۆیەوە. لێرەوە گۆشەنیگاکان لەبەرەوەی جیاوە پێناسەکان زیاکەواتە زمان ناکرێ ئێمە بە یەک پێوەری بگرین، دەکرێت بە پێوەری جاجا قسە لە سەر شتەکان بکەین. و ئەمەش وای کردووە تۆژینەوەکان دەربارەی زمان لەوەتی زمان خەڵک بە ئاگا هاتووە بۆ ئەوەی بایەق بە زمان بدا. ئەبینین تۆژینەوەکان ئاراستەی جاجای هەیە و لە بواری جاجادایە و لە ئاستی جاجادایە، هەر ئاستێکیش دەیان و بگرە سەدان تۆژینەوەی لەسەر بکرێ هێشتا کە ناتوانێت حەقی زمان بدا. ئێمە قسەیەکەیە ئێمە زۆر جا لە ناو خەڵکیدا دەبینین ئەڵێ وەڵاهی ئەم وشەیە وشەیەکی عەرەبیە، ئەم وشەیە وشەیەکی کوردی نییە، ئەم وشەیە فلان لە فلان زمانەوە هاتووە با ئێمە دەریکەین بەرامبەری وشەیەکی کوردی دابنێن و گلەی لە زمانی کوردی دەکەن کە گوایە وشەکانی هی خۆی نییە. بۆ ئەوەی من وەڵامی
ئەمە بدەمەوە وڵامی ئەم هەموو خەڵکە بدەمەوە ئەم تێگەیشتنە هەڵەیە بەرامبەر بە زمان بدەمەوە دەمەوێت لێرەوە ئەوە بڵێم ئەو قسەی دەیکەم تەنها لەسەر زمانی کوردی نییە بەڵکو ئەمە پێکهاتەی هەموو زمانێکە لە دنیادا یعنی تۆ سەیری زمانی ئینگلیزی بکە ئەم پێکهاتانە ئەم جۆرە وشانە لە زمانی ئینگلیزیدا هەن سەیری زمانی عەربی بکە ئەم جۆرە وشان لە زمانی سەیری فارسی بکە و سەیری تورکی بکە سەیری هەر زمانێک دەکەی لە دنیادا تەنانە زمانەکانی ئەفریقاش زمانی کوردیش وەکو یەکێک لەم زمانانە پێکهاتەی وشەکانی زمانی کوردی و هەموو زمانەکانی دنیا 4 گروپە بەڵێ 4 گروپە ئەم 4 گروپە گروپی یەکەمیان پێی دەوترێ وشەی خۆماڵی وشەی خۆماڵی یانی چی وشەی خۆماڵی لە زمانی کوردیدا ئەو شانەیە کە مولکی مفتی زمانی کوردیە جوان دایک و باوکی ئەم وشەیە کوردن ناسنامەی ئەم وشایە ئەم وشانە وشەی خۆماڵی بەنەتەوەیەکەوە بەستراوە کە کوردە بۆ کوێ بەری کوردە بە کوردی لە هەموو شوێنێ گزارش لە خۆی دەکات بۆ نمونە وشەی هەوجار بۆ بنم یان کەوڵ کەوڵ هەر وشەیەک لەمانە دەگریکەوە لە زمانی کوردیە خەڵکە کۆنەکە بەکاری هێناوەیانی ئەوانەی باو باپیرانی ئێمە دەبینین ئەوانە ڕەسەنایەتی پێوە دیارە و مڵکی نەتەوەکەیە ئەم وشەیە لە فەرهەنگدا دەتوانی وەلەو کەس ئەمەی نەکردووە چونکە فەرهەنگکە دانراوە ئەو وشانە هەموو سەر بە زمانی کوردی دانراوە بەڵام بەشێکی لە ئەستا کوردی نین بەڵام کوردێنراون بۆ بەهی کورد بەکاری دێنێ ئەگەر بکرابایە یەکێک ئەوانەی کەوا لە بواری زمانە شارەزان ئەمەژەیەکیان دابنابایە بۆ ئەوەی بڵێن ئەم شانە مڵکی میلێتەکەیە بۆ ئەوەی سبێنێک کە دەچێتە ناو زمانێکی ترەوە تۆ بتانی قسەی لەسەر بکەیت گروپی دووەم کە پێی دەگوترێ ئەو شانەی سربەخێزانی ئەو زمانن بۆ نمونە زمانی کوردی وەکوونەتەوە ئێمە وەکوونەتەوە هندۆ ئەوروپین وە لەناو هندۆ ئەوروپیا گروپەیە ئێمە گروپی هندۆ ئێرانی ئێمە لەگەڵ فارس لەگەڵ ئەفغان لەگەڵ هەندستان لەگەڵ ئینگلیز و نەتەوەی تریشەیە ئێمە زمانەکانمان لە یەک بنەماڵەیە یەک بنەماڵەیە و ئەگەر بۆ نمونە ئەگەر جەنابەت یانێکێکی تر لە ماڵەوە دوو بران تۆ بۆت هەیە چاکەتی براکەت لەبەر کەی بچێ دەرەوە کەس بۆی نییە لە بازار یەخەت بگرێ بڵێت تۆ ئەم چاکەتە بۆ لەبەر کردووە ئەمە هی منەتەوە هی براکەتە ئەتوانی بەکاری بێنی بۆ چونکە لە ناو ئیشەکە لە ئەندامی خێزانەکەی خۆت زمانی کوردیش ئەگەر تەماشا بکەین ئەو شانەی کە لە کۆمەڵی زمانەکانی هندۆ ئێرانیەوە یا هندۆ ئەوروپیەوە هاتۆتە ناو زمانەکەمان ئەوە حەقیقەومە بەکاری بێنم چونکە سربەخێزانی زمانەکەی منە وەکەوەی قاشۆمەوێکت لە ڕەزی باپیرە کۆنت وەرگربێتەوە مڵکایەتێکت تێیدا هەر هەیە بەڵێ مڵکایەتیم تێدا هەیە حەقم تێدا هەیە بڵێ ئەوە بۆیە ئەو شانە ئێمە بە وشەی بیانی داینانێ بەڵکو سربەخێزانی زمانەکەی خۆمە ڕاستە وشەی پەتی کوردی نییە بەڵام سەر بە خێزانەکەی خێزانی زمانەکەی منە ئەو قاتە نییە بۆ من دووراوە ئەو قاتێ بۆ تو درا بەڵام من لە بەری دەکەمی خۆمە ئەندامی خێزانەکەی منە بۆیە ئەگەر تۆ تەماشا بکەی کۆمەڵێ وشە هەیە هاوبەشە لە بینی ئێمە و لە بینی فارس و لە بینی ئەفغانیەکان لەگەڵ هەندەکان لەگەڵ ئینگلیزەکان ئەمانە تەماشای ژمارەکان کە هەر بڕۆ بۆ ژمارەکان بگەڕێن 1 2 3 4 بڕۆ بزانە لەم زمانانەیە چەند لە یەک نزیکن چەند یەک نزیکن زۆر لە یەک نزیکن
و دنیایە گوشەمان هەیە لە کە ئەمانە لە یەکەوە نزیکن. ئەم سەر بە خێزانی زمانە لە ناو زمانەکانی تریشا هەیە. مەسەرن بۆ نمونە ئەوانەی سەر بە کۆمەڵی زمانی سامین، بۆ نمونە جوولەکە و عەرەب، جوولەکە و عەرەب ئەگەر وشەیەکی عبری بکەوێتە ناو زمانی عەرەبیەوە یا وشەیەکی زمانی عەرەبی بکەوێتە ناو عبریەوە، ئەوانە ئامۆزایەکەن لە ئەسڵا مناقب لەسەر مەسائلی دین نییە، یان باسەوە ناکەین ئێمە، بەڵکو ئەوانە ئەسڵیان یەکە، یعنی ئەسڵی ئینتیمایی عرقیان ڕەگەزیان یەکن، چاوگەیەکی دووری هاوبەشیان هەیە بۆیە زمانەکانیان لە یەکەوە نزیکە و یەکەکانی زمان مفرەداتەکانی ئەگەر کەوتە ناو زمانەکەی ترەوە ئەو بۆی هەیە بەکاری بێنە چونکە سەر بە خێزانی زمانەکەی دەخێوێنە یەکدی باشتر. بەڵێ ئەوەیان دووەم گروپێکی ترمان هەیە کە پێی دەوترێ وشەی بیانی. وشەی بیانی چییە؟ ئەو وشانن نەخۆماڵین خۆمە بەڵکی خۆمە نەهی سەر بە خێزانی زمانەکەی منە بەڵکو سەر بە خێزانی زمانێکی ترە. بۆ نمونە ئەگەر بێت و وشەی ئاو بکەوێتە ناو زمانی عەرەبیەوە، عەرەب بەس بە وشەیەکی بیانی دادەنێ، و ئەگەر هاتفی عەرەبی کاکە تەلەفۆن بکەوێتە ناو زمانی کوردیەوە، کورد ئەم وشەیە بە وشەیەکی بیانی دادەنێت چونکە سەر بە دوو خێزانی زمانی گیان و هاتۆتە ناو ئەم زمانەوە بەکاری دێنێ. نمونە بۆ ئەمە زۆرە بەڵام سێر لەوەدایە هەموو زمانێک کاتێ وشەیە کەوێتە ناوێەوە بە پێی فۆنەتیکی زمانەکەی خۆی سەری جۆلاکی دەشکێنە، یعنی وای لێ دەکا. بۆ نمونە کورد مەسەرەن وشەی ئینتەلا ئەوانەیە کە زۆر ئەخۆن و تووشی توخمە دەبنی عەرەبی لە ئیمتیلای عەرەبی وەرگیراوە بۆن، بەڵام کورد وای لێ کردەوە بڕۆ بە عەرەبێک بڵێ ئینتیلا چییە؟ ئەو نازانە ئینتەلا چییە، بۆ چونکە کورد کوردانوێتی بۆ کوردی مڵکی خۆی وای لێ کردو، بەڵام ئەم وشەیە لە ئەسڵا ئەگەر بێ لێ بکۆڵیتەوە ئەم وشەیە وشەیەکی کوردی نییە، سەر بە خێزانێکی تری زمانەکانی دنیاە هاتۆتە ناو زمانی ئێمەوە لەبەر پێویستی و ڕێگاکانی هاتنە ناوەوە. دوای باسی دەکەم کە ئەم وشانە چۆن دێنە ناو زمانێکی ترەوە. گروپی چوارەم لە وشەی هەر زمانێک پێی دەوترێ زاراوی جیهانی. زاراوی جیهانی چیە؟ وشەیەکە یا ئەو شانن نە خۆماڵین، ڕەسەنی خۆم نییە، ئەو نەتەوەیە نییە، ئەو زمانە نییە، هی سەر بە زمانەکەی بنەماڵی زمانەکەی خۆم نییە، و سەر بە بنەماڵی زمانێکی تریش نییە، بەڵکو لە ئەنجامی داهێنانەوە لە وڵاتی جاجادا ئەو شتانە ناویان هاتووە و بەو شێوەیە دەتە ناو زمانەکانی دنیاوە. بۆ نمونەستی دنیا بەگشتیە و بۆ نمونە مەسەلەن تەلەڤیزیۆن بڵێ تەماشاکەی تەلەڤیزیۆن بۆتە تەلەڤیزیۆن بۆ فۆنەتیکی زمانێکی تر وای لێ دەکات، بەڵام ئەو وشەیە زاراوەیەکی جیهانیە. بەس دکتۆر ئەو چەمکە جیهانیانە کە دەڵێ سەر بە زمانی نەتەوەیەکی تر نین، داهێنەری ئەو کەرستەیە کەرستەکە ناودەنێ لە کام نەتەوەیە ئەو چەمکە نابیتە هی ئەو نەتەوەیە، ئەوە لەسەر ئاستی میلی بەڵێ لەسەر ئاستی میلی خۆی ئەڵێ ئەو زانایەکی ئەمریکیە زان، بەڵام ئێستا بۆ نمونە ئەسپرین وشەی ئەسپرین ئەمە دەرمانێکە داهێنراوە زانایەک بەکارێناوە، کەس نەناوی زاناکەی دێنێ نەناوی وڵاتەکەی دێنێ، وشەی ئەسپرین بەکار دێنێ وەکو چی وەکو زاراوەیەکی جیهانی بەکاری دێنێ. چونکە ئەسڵەن ئێستاکە لە زانستی زمانەوانیدا خەڵک ئەمڕۆ زیاد لە ئەسڵی وشە ناکۆڵێتەوە. ڕاست بۆ چونکە ئەسڵی وشە بنەچەی وشە بنەمای وشە یەکەمین وشە سەرەتای وشە لەکوێوە هاتووە چ سەدەیەک بووە چ ساڵێک بووە، ئەمە شتێکی ئەوەیە کە تۆ هەنگاو لە تاریکیدا بنەی. ڕاست ئەبێتە تەخمینکردن، ئەبێتە ڕمڵ لێدان. ڕاست بۆ چونکە ئەو مێژوانە مێژوویەکی تاریکە. ئێمە گرنگ لە زماندا چییە؟ ئێمە
ئەمڕۆ چۆن مامەڵە لەگەڵ زمانەکەی خۆمانە دەکەین ڕاست ئایا زمانی کوردی ئەمڕۆ هەیە وەکو زمانێک بە ناوی کوردی زمانی کوردی بەڵێ ئایا ئەمڕۆ نەتەوەیەک هەیە بە ناوی کورد بڵێ ئایا نەتەوەیەک هەیە کە زمانێکی تایبەتی بەخۆی هەبێ بڵێ بڵێ هەیە کەواتە من ئێستا خەڵک بە من بڵێت تۆ زمانەکەت وەڵا لە ئەسڵا فارسیە لەقێکە لە فارسی یەکێ بڵێ لەقێکە لە تورک یەکێ بچێکە بڵێ لەقێکە لە فڵان ئەوە بۆ خۆی بە کوردیەکەی با پێت بڵێم بۆ ئەم قسێشەکەم ببر با بۆ خۆی سیر بخوا زۆر نالێدا بۆ من هەم لەسەر ئەو سیر بخوا زۆر نالێدا من هەم بڵێ من هەم کە منم تۆ قسەی چی لەسەر منەکەی من ئێستا هەم ئەمەم بۆیە زمانی کوردی سەرڕای ئەو هەموو زوڵم و زۆر و بیرۆکەی لە ناوبردن و هەوڵی لە نابردنەی خۆی پاراست ڕاست زمان ئەو شانە چۆن دروست دەبن ئەوزا دێمەوە سەرەوە ئەجا دکتۆر ڕخسەتم لە بیر مەکە جۆرە وشەیەکی دی هەیە لێک دراوە لە ناو کام گروپە جێی دەکەوە یان گروپێکی دیکەی نوێی بۆ دروست دەکەی چەند نمونەیەکت پێ دەڵێم قوشتەپە یان گۆبتەپە گۆب کوردیە و تەپەکە ڕەنگە لە زمانی دیەوە هاتبێ یان کاڕەسوول لە کاک ڕسوول هاتووە ڕسوول عەرەبیە و کوردیەکە کاکەکە کوردیە ئەو وشە لێک دراوانە هیدی شەیە ئایشە گوڵ لە عایشە زاید گوڵ هاتووە ئەمانە لە کام گروپە جێ دەکەیەوە کە پێم وایە جیاوازە لەگەڵ ئەوەی کە گوتم بڵێ ئەمە لەگەڵ پرسیاری یەکەم دوشتی جان بۆ ئەوەی من مافی تەواو بدەمە پرسیاری یەکەم ڕوونکردنەوەیکی بەسیت ماوە ئەو گور چوار گروپە ئەمێنێتە سەر ئەوەی قسە لەسەرەوە بکەین کام گروپ ژمارەی وشەکانی زیاترە جوانە یعنی بۆ نمونە لە زمانی فارسیدا ئەگەر تەماشا بکەین شانازی بە زمانەکەی خۆیەکە و زمانێکی با بڵێن پێشکەوتووە لە ئەدەبیاتە بەکاردێ لە زانستە بەکاردێ خەڵک زۆر بە جوانی تێگەشتنی پێدەکە ئەمانە بەڵام ئەگەر بیتە سەر ئەوەی چەند وشەی خۆماڵیان هەیە ژمارەی وشەی خۆماڵیەکانیان لە ژمارەی وشەی خۆماڵی زمانی کوردی گەلێک کەمترە شانازیشی پێوە دەکەن ئەو زامێنێتە سەرچی ئایا مرۆڤ دەتوانێت بە تەنها زمانێکی هەبێ میلەتێک کە وشەکانی هەمووی خۆی بێ بۆ سەردەمی ئێستا نەخێر چکە بۆ مرۆڤایەتی لە جموجوڵێکی پەیوەندیداری بەردەوامدان داهێنانەکان بازرگانیکردن و کەرستانی ئەگوازرێتەوە تێکەڵبوون ئێمە لەگەڵ وڵاتانی تر وڵاتێک لەگەڵ وڵاتێکی تر لەبێ وشەی هاوبەش پەیدا دەبێت لەو وەردەگری ئەو شتەیە لای تۆ نیە ناوەکەی وەردەگری دێ دەبێتە وشەیەک تۆ بەکاری دێنی وشە باڵندەیەکە جوازی سەفەرکردنی هەیە ناوێ باڵندەیەکە جوازی سەفەرکردنی ناوێ دەڕوا وشە هەیە لە ناو میلەتێکەوە چۆتە ناو میلەتێکیکە زمانێکیکە دوای گەڕاتەوە بەناو خۆی بەکاری دێنێ وازانێ هی مناڵ هی وڵاتەکەی ترە هی زمانەکەی ترە بۆ چونکە خەڵک ئاگای لە مێژۆکە نیە ئەمڕۆ بەکاری دێنێ ئەنجا ئەمێنێتە سەرچی نمونەیەک بۆ ئەوە وشەی بەریدا ئەوزا ئەو پرسیاری دووەمەی جەنابەت کە پرسیت ئێمە ئەگەر بینە سەر لایەنێکی تر ئەم وشانەی کە لەم چوار گروپەن چۆن پۆلین دەکرێت ینی لە هەر گروپەکی پۆلینکردنێکی دیگە هەر چوارەکە یعنی بشەی خۆماڵیمان هەیە ئەکەوێتە ناو عینی پۆلینەوە وشەی سربەخۆی سەر بە زمانەکەمان هەیە ئەکەوێتە ناو پۆلینکردەکانی وشەی زمان چییە مەسەرەن ئەگەر لە ڕووی ئەوەوە بێ تەماشا بکەی ئەمە ناومان هەیە فرمانمان هەیە وانە ئاوەڵ ناومان هەیە ئامرازمان هەیە ئاوەڵکارمان هەیە بۆ ئەمانە لە ڕووی واتاکان و ئەرکەکانیانەوە دەستیشان دەکرێت ڕاست واتاکانیان جیاوازە و ئەرکەکانیان لە ناو ڕستەدا ئەو وەزیفەیەی دەیبینێ دەستیشانی سفەتی ئەوە دەکات بەڵام هەر یەک لەمانەش خۆیان لە خۆیانە سفەتێکیان ئێستا من و تۆ مرۆڤین هەردووکمان دوو چاومان هەیە و
یەک کەپومانەوێت دەمێکمانەیە و دوو جۆمانەیە و دوو دەستمانەیە دوو پێمان هەیە و هەمومان مرۆڤین وەکو گروپێکی وشەی هەمومان سیدودانمانەیە میلاگەڕامان کێشرا بەڵام من و تۆ زۆر لە یەک جیاوازین و هیچی تریش لەگەڵمە زۆر جیاواتر لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سروشتەوە لە ڕووی تواناوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی زەوقەوە لە ڕووی فەرهەنگی قسەکردنمەوە ینی ئێستا فەرهەنگی قسەکردنی من وشەکانی من کە قسەی پێ دەکەم لەگەڵ فەرهەنگەکەی تۆیا جیاوازە بەڵام لێک تێدەگەین بەڵام ئەویان بابەتێکی ترە کە ئەگەر ئەوە بوو دەتوانێت زۆر بە جوانی ئەو قسەیەوە زۆر گرنگەوە بەڕاستی بۆیە کە دێمە سەر وشە پۆلینی دەکەم ئەوزا دەڵێم لە ناو ئەمانەیە ناومان هەیە ئاوەڵامان هەیە ئەومان هەیە ناو پێکاتەی ناو چۆنە ناومان هەیە سادێ نان هەمانە لێک دراوە سەیری فرمانەکان کە وانە چاو پێکەوتن ئەوە لێک دراوە بۆ نمون داڕێژراومان لێک دراومان هەیە ئەوانە پێناسەی تایبەتی پێناسەکەی چییە ئەلێ ئەبێ بەلایانی کەم دوو کەرەستەیان خاوەنی واتای سەر بەخۆ بن یعنی کە تۆ ئەڵێی گوڵ بەهار دوو ناوە لێک دراوە بەبێ ئەوەی ئامرازێکی بەستنەوەشیان هەبێ ڕاست لە نێوانیانە مەساڵی گوڵە بە ڕۆژە ئەو ئەیە بەیەکیانەوە لەوێ پێویستیش ناکە ئامرازێک نییە لە یەکیان بدا ناوبەندێک نییە لە یەکیان بدا بۆی بیان بەسێ بەیەکەوە بۆیە ناوەکان سادەمان هەیە وەلێک دراومان هەیە داڕێژراومانێ ئەمانە ئەکەوێتە ناوچی ئەو چوار گروپە هەر وشەیەکی وەربگری ئەکەوێتە ناوێکێک لەم سێ پۆلینەوە کە وشە پۆلین دەکا نەک لە ڕووی واتاوە بەڵکو لە ڕووی پێکاتەی کەرستەکانیانەوە ئەم سربەخۆ چییە؟ سربەخۆ ئەوەیە لە فەرهەنگا هەیە و بە تەنها واتای هەیە ئەگەر واتای نەبوو ئەبێ ئەرکی هەبێ ئەرکیانی چێ بێ وەزیفەی هەبێ بۆ نمونە تۆ ڕەنگە بە من بڵێ مامەستا هەموو شەیەک واتای هەیە زۆربەی زمانەوانەکان دەڵێن ئەبێ هەموو شێ واتای هەبێ من دەڵێم نامەرج نییە واتای هەبێ بۆ دەکرێ ئەرکی هەبێ ئەرکیانی چی لە ناوەرکەکەدا واتا پەیدا دەکات وەزیفە دەبینێ وەزیفەکە لەکوێ لە ناو ڕستەیە بۆ نمونە تۆ مەغدید بۆ نمونە مەغدید ناوە وەلو من ئەزانم ینی وشەکە لە کێوە هاتووە چۆنە و لە ئەسڵا چیە بەڵام لار کەسێ پرسی نازانێ مەغدید مانای چییە واتای چییە پێم لە چی هاتووە باوە بزانین ئیسە بۆ ڕوونەکەمەوە مەغدید ناوە ناوێکی تاکە ئەرک دەبینێ لە ناو ڕستەدا دەبێتە بکرد دەبێتە بەرکات دەبێتە بەرکاری ڕاستەوخۆ دەبێتە بەرکاری ناڕاستەوخۆ کەواتە مادام ئەرکە بینێ ئەڵێ مەغدید مامۆستایەکی سەرکەوتووە بەڵێ باشە ئەمە لێرە ناوە ئاماژە بە تاکێک دەکا مادام ئەرکە بینێ ئەمە وشەیە مادام ئەم سیفەتانە هەیە ئەمە ناوە معناکەی چییە من نازانم تۆش نازانێ یەکێ تریش نازانێت گریمان هەر گرنگ نییە بزانی ناوی چێ مەغدید نا هەر ناوێکی لە ناو ڕستەکەدا وەزیفەیەک پەیدا دەکات کە مامۆستایەتە ئەوزا بۆیە بۆ دەستی شانکردنی وشە دوو ڕێگامان هەیە ئەبێ ئێمە و هەموو زمانەوانەیەک لەوە واز بێنێ بڵێ وشە ئەبێ واتای سەر بەخۆی هەبێ پێناسە نە ئەڵێ یا واتای هەیە یا ئەرکی هەیە یا واتا و ئەرکی هەیە بەیەکەوە چونکە ئەو شانەشی کە ئەڵەی جوان ئەوە سیفەتێکە مەسەلەن وانە جوان لە ناو ڕستەدا ئەرکیش دەبینێ ڕاست وەزیفەش دەبینێ وانە بەڵێ ئەتوانێت بێتە سفەت بێتە سیفەت ئەتوانێت بێتە ناو بێتە بکەر وەکو ناو بەکار بێ توانێت وەکو سفەت بەکار بێ ئەتوانێت بێتە بکەر ینی ئیشەکە سوڕێنێ واتانێت بێتە بەرکار ئیشەکە بەسەر ئەوە سەپێنرابێ ئەمانە ئەتوانێت هەمووی بکە توانێت بێتە دیارخەرە بێتە دیارخراو لە ناو ڕستەدا ئێمە لە منت پرسی وت مەغدید معنای چییە خەڵک زۆر لەسەر ئەمە قسەی کردووە خۆی لە ڕاستیدا وشەی مەغدید لە مەغدادەوە هاتووە لە مقدادات مقدادیش کوردیە وشەی مقدادی عەرەبی مقداد وشەیەکی کوردیە سری جۆرایان شکان وەغەکەیان کردەوە بەقە بڵێ مخ ئەو پیاوە ئاینانن کە لە شوێنە ئاینەکانی زەردەشتیەکانە
شیان کردو چۆنەڵی مەتەران و کە ڕۆڵی دادوەریان بینیوە دادیان ئەو پیاوە ئاینیانن کام پیاو مغ ئەوە مغە مەسەن پیری مغان پیری مغان شێرا زۆر هاتووە نیە یعنی ئەو پیرانەی کە لە ئاینی زەردەشتیە ئەرکی ئاینیان بینیوە خەڵکیان فێری ئاینەکە کردووە ڕێنمایان کردووە ئەویان کردووە دادەکە کە چۆتە پاڵی بەڵام داد ینی عدل وشەی بەغدادیش حەزەکەم بزانی کە من ئەمە لێرە ئەڵێم لە دەمارگیریەوە نیە ئێرە بڵێ ڕەنگە ئێستا برا عەرەبەکان عاجز بوون ئەگەر بنەوە بڵێ ئەو بەغدادیش مغدادەیان باغی دادا مغدادە حتا ئەگەر باغی دادەکانیش بێ هەر کوردیە هەر کووردا کاتمان کۆتایی هات بەڵام پرسیارەکەی من ئەو کارەسوڵ و ئایشەگوڵ ئەوەکەوێتە ناو ئەوەوە وشەیەکی بیانی لەگەڵ وشەیەکی کوردی لێک درراوە بۆ ئەوە ئایا ئێمە بە کەیفی خۆمان قسە دەکەین نەخێر من زۆر ببوورە حتا ئەوانەشی کە بڕۆنامەیان هەیە لە بواری زمانەوانیان دەجار مشتمەڕمان دەبێ بەسەن دەڵیان و سەرێکڵێ من زمانی تایبەتی خۆم هەیە برای بەڕێز هیچ کەسێک زمانی تایبەتی خوێنێ شێوازێک لە ناو زمانوازێکی ئەوە خۆی هەیە هیچ کەسێک ناتوانێت ڕستەیەکی دروست بکە ئەگەر ئەو ڕستەیە پێشتر نەگوترابێ بۆ چونکە یاساکانی ڕێزمان جێبەجێ نەکەی لی دەربچی کەس لە تۆ تێناکە تۆ دەبێت یاساکان مەسەن بۆ نمونە ئەڵێ کاوە دوێنێ کاتژمێر 11 چوو بە سلێمانی کاوە دوێنێ کاتژمێر 11 چوو بە سلێمانی ئەمە ڕستەکەوا دێم من دەڵێم دوێنێ کاوە کاتژمێر 11 چوو بە سلێمانی کاتژمێر 11 دوێنێ کاوە چوو بە سلێمانی کاتژمێر 11 کاوە دوێنێ چوو بە سلێمانی دوێنێ چوو بە سلێمانی کاوە سعات کاتژمێر 11 لێم تێگەی بەس یەکسەر پێ ئەمە کورد نییە تێدەگەی بەڵام دەبی ڕێکی خێ چکە بۆ تۆ یاساکانی جێبەجێ نەکرد یاساکە لای من نییە بۆیە هیچ کەسێک نییە زمانێکی تایبەتی هەبێ بڵێ من زمانی تایبەتی خۆمەیە کاکە براتۆ ئەسڵەن ئێمە زاڵنین بەسەر زمانە زمان زاڵە بەسەر ئێمەیە ئێمە زمان بەڕێوە نابێن زمان ئێمە بەڕێوە دەبا بڵێ ڕستە تۆ بە بڵێ برسیمە بڵێ بڵێ نانم بۆ بێنە برسیمە جەناب بڵێ نانم بۆ بێن ئێستا بڵێ نانم بۆ بێنە نانم بۆ بێنن ڕستەیەکی ترم بۆ بێنە لەو ئاینی معنا بگەێنێ دیار ناتوانانی شێوەستەیەکەیە چەند ڕستەیەکەیە یاسا ڕێ پێداوی بەکاری بێنی بۆ ئەوە چەند وشەیەکە هەڵبێل بژاری بۆ ئەوە جگە لەوە ناتوانانی ئەگەر تۆ خاوەنی زمانی تایبەتیت فەرمو بڕۆ شتێتر بڵێ کە خەڵکەکەش لێت تێبگاومانە ئێستا ئەو شە دووڕەگانە دەست نەچوێ ئەوانە گروپێکن لەناو ئەو سێ یا سادەیە یا ناسادەش دوو جۆرە یا لێک دراوەیە دەڕژراوە سپاس دەکەم دکتۆر زۆر بە خێربەی بۆ بەرنامەی زمانی بەرەستان ببوورە ڕەنگە شتما بێ بیڕێی دڵنیام زۆریش ماوە یەک دنیا شتماوە یەک بەشی یەک ساڵ شتماوە من پسپۆرێکم نامەی ماستەرەکەم لەسەر وشەیە بەڵام لە ناوشەیە من فرمانم وەرگردووە تەنهاوە نەشم توانیوە دەرەقەتی بێ نەک من دەیان کەسی کەش وەکو من دەرەقەتی فرمان نایە یان دەرەقەتی ناو نایە من بەس فرمانم گرتووە بەڵام قسەم لەسەری کردو نامەیەکی ماستەرم لەسەر نووسیوە بەڵام نەمتوانیوە هەموو حەقێکی بدەمێ کەسیش ناتوانێت زمان لە جوڵە و گەشەکردندا ئێستا هەمان نامەکە بنووسیەوە دەوڵەمەندری دەکەن نەک ئەسڵەن ڕەنگە هەر ڕەفزی کەمەوە بەژێکی زۆر لەوە زۆر سپاس بۆ تۆ بۆ ئەو جۆگرانەی جوان لێمان بوو ماوەیەک لەگەڵ ئێمە سەرقاڵ بووم سپاسان دەکەم زۆر سپاس هیواداری دیداری لەگەڵتان خۆشەویستان ڕێز و حرمەت لە عەزەدین و دلێرەوە بۆیەوە تا ئەڵقەیەکی دیکەی زمانێمە خواگەداری هەموو لایەک بێ.